گریده پیو رزمانا کردی زانا و نویسر و زمان زانو زمان ناس مزن کرد نیف چرخی بی پرچاندن لدیف پیوا کردی ادگریا ایکا لجیدرین سرکین بحث کرنا زمان کردی بریا نویسین و ورگیران و سرنجین خواه خزمتک مزن پیشکشی گلو ملت خواه کریه. او رحمان حاجی معرف پشتی تمام کرنا خوندنا آمادهی به مبستا دریجه پیدان بخوندنا خواه برف ولات روسیا دچه. سال 1940 لقرشي مالكني لسليماني دايوه لسال 1947 شو تبرخندن ده مكتبي جوجي قران سنتاي لي تاوكدو ناوندي دو ناوندي شيلا ابادي سليماني تاوكدو. او رحمان حاجی معرف 13 سال لروسیا تمینه هولو کوششو توانستیا خوا ات اختگر جبو مبستا خزمت کرن به ازمان شیرین کردی. سال 1958 لكلية آداب بشي كردي والجناوة سالي كنت تقريبا تسمعني اللي دوامي كرت دوا بو خوندن حزي كرت طموحي زور بو حزي كرت بخوانيتو خزمتك لەگەڵ چەند هاوڕێیەکیا چوو بۆ یەکێتی سۆڤێت خواستێکی زۆری هەبووە ئەو نەبووە کە یەکێ بێ لەو خوێندکارانی کە مەبەستی بێ بڕوانامەیەک بەدەست بێنێت و دوجار بێتە هۆی ئەوەی کە وەک مامۆستایەک بێتە هۆکاری ژیانی نەخێر ئەو ڕاستیەکەی وەکو گەنجێکی ئەو کاتە ئەو خواستە گەورەکەی ئەوە بووە کە ڕاژە بە نەتەوەکەی بکە کە تۆ زانی گرنگترین شتێکیش لەوە مەسەلەی زمانە چونکە ئەوە زمانەکە ئێمە وەکو نەتەوەیەک هێشتێتەوە. ئەو ڕەحمان حاجی معرف دەست بە خوێندنە بەرهەمێن جودا جودا یەن نڤیسەرێن جودا جودایên mezin cîhanê etket û dîvda xofêre ezmanê Rûsî diket. کاتێکە بە ئەو مامۆستا مەزنانی ئەوێ ئاشنا دەبێت لە پەیمانگەی ڕۆژهەڵاتناسی لە سەر دەستی مامۆستای وەکو قەناتی کوردۆ کوردوێفە ئەو ئەتوانێت دکتۆرانامەکەی بنووسێت لە سەر هەلومەرجی فەرهەنگ بە شێوەی زانستی و فەرهەنگی کوردی ڕۆسی و ئەوانی کە لەو کاتا هەبووە. دیڤدا ئەو ڕەحمان حاجی معرف لە زانکووە لێنیگەڕات بڕوانامە بە کالریوس و ماجستێر بدەستخۆڤەت ئینە. لە کولێ لێنینگراد دەوێت دەستی بەداوام کرد لە زمانی ڕووسیا دەستی کرد بە خوێنن زۆر بەسەرکەوتوانە خۆی مودەکەی 5 ساڵ بوو ئەو بە 4 ساڵ تەواوی کرد. من مەبەستم ئەوەیە کاتێک کە ئەو ماسەرنامە تەواوە کات و ئەوانە دوجار لە ڕێگەی قەناتی کوردەوە کە کوردوێفیشی پیاڵێن لێ لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی لینگراد لێ کە ناوەندێکی زۆر فراوان بووە بۆ لایەنی ڕۆژهەڵاتناسی. ئەو ڕەحمانێ حاجی معرف دیڤدا ئەدبیتە ئامۆژگارێ ڕۆژهەڵاتناسیە ئەکادمیە سوڤیەتا لێنیگراد بە هەفکاریە مامۆستایە مەزنێ کورد پرۆفیسۆر قەناتی کوردیۆ مفایەک مەزن ئشوی دیتیە. بایەخێکی گەورەی هەبوو خاستن قەناتی کوردۆیف کە هیچێک لە مامۆستا گرنگەکانی وەکو باشی وا بوو بۆی زۆر زۆر یارمەتیەیە لە هەموو ڕێیەکەوە خزمەتیەکرد و زۆری خۆشەویست چووکم زۆر قوتابێکی پەسەند بوو لە لای ئەو لەوێوە دیسانەوە بۆ کاری خوێندنی دکتۆرا دەست پێەکە. قسەکەم ئەوەیە کە کاتێک کە تۆ پیاوێکی وا مەزن بۆ ئەکادمی ئەناسی بە دڵنیاییەوە لە ڕێی ئەوە تۆ توانی خەڵکی تر بناسی. نامە دکتۆرایە یا ئەو ڕەحمانێ حاجی معرف دەربارەی مێژووە فەرهەنگ نویسا کوردی و
شێوازێ دانانا فەرهەنگا ڕووسی کوردی دبە. ڕۆشنبیر بوو زۆر بەتواننا بوو لە هەموو ڕێیەکەوە چوو زۆر خۆی هیلاگە کرد هەرچەنگە ئەم نوقسان بوو چاوی تاوا نەبوو لەشی تاوا نەبوو بەڵام شەو تا بەیانی خەریک بوو بە نووسین و بە ئەنوا و ئەشکاڵ سەرچاوی هێنا و کۆیە کردە و لە هەموو لایەکەوە لەسەر ئەنووسی دوای ئەوەی کە حتا لێ ڕزمانە کەشتەکانی ئەنووسی هەمووی بە شعر هەموو بە پند هەموو بە وشەی جوان ئەڕازانەوە هیچێک بوو لەوانە کە ئەوەش زیاتی سوودیە بێنی ئایا بە قوتابیان و استفادەیان لێ کرد. ئەو هەژار و کەمال مەزەر و کۆمەڵێک لەوانی کە بەڕاستی مەسعود محەممەدی باشتی و کۆمەڵێک لەوانی کە قەڵەمی ڕاستەقینە و دڵسۆزی نەتەوەی کورد بوون ئەو کاتە ئەو لێیە کاری کردووە کارکردنی ئەو جێدەسی دیارە چونکە ئەو کتێبانی کە لەو ماوەیە کە ئەو نووسیوێتی و ئەویش و هاوڕەکانیشی بەڕاستی ینی گوڕێکی وایە نابە بواری بڵاوکردنەوەی کوردی چ لە زمانەوە بێ چ لە ئەدەبەوە بێ چ لە کەلتور و مێژووەوە بێ. لە ساڵە 1970 ئەو ڕەحمانی حاجی مارف ڤەدگەڕێت بوو نیشتیمانی خوا و لە کۆڕا زانیاریە کورد هەر ئێک لە زانکوێن سلێمانی و ئیبن ڕوشد و خانەقین دەست بکار دبە و خزمەتێک مەزن پێشکەش دەکە. بوو بە ئەندامی کۆڕ لەوێ خزمەتێکی زۆر چالاکانە ئیبن بەڕێگاوە لەگەڵ بابەستەکانی کە لەگەڵ کەمال بەزەر و لەگەڵ قازی خۆشمان قازی شەمحەمەی قاڵ. بەڵام ئەم یەکێک بوو لەوانەی کە زۆر خاکەڕا بوو ئەم پیاوێک بوو ئەوەی کە ئەیزانی حەزیە کرد بە زووترین کات بیگەێنێ جگەلەوە لە بیرمان نەچێ ئەم پیاوە وەگوتم تەنیا ئەوە نەبوو کە بڕوانامەیەکی هەبێ نەخێر ئەمە چۆن بڵێ پەسنیەکەیە بۆ ئەوانەی کە خوێنەری زۆر ڕشتن پیانەوترێ تەبعاً ئەمە ئەرێنیە نەک نەرێنی ئەڵێن بوو بە مۆرانەی کتێب. ئەو ڕەحمان حاجی مارف وانەیان بۆ قوتابیەن بە کالۆریوس و ماجستەر و دکتۆرایە ئەدبێژیت و سەرپەرشتیا دەهان نامەیەن ماجستێر و دکتۆرایە دەکات. ئەوانە زۆر دیشاتێکی زۆری هەبوو زۆر خزمەتیە کرد لەگەڵ ئەوەشە لە کولیە دەرزی لە جامیعی بەغا دەرزی کوردی ئەوتەوە بە قوتابی کوردەکان. ئەم پیاوە مۆرانی کتێب بوو چونکە هەر چیەک لەبارەی زمانی کوردیەوە نووسرا بوو ئەم پیاوە بەسەریا چۆتەوانێ و من ئاگارم کە نەکرد کتێب بەڵکو ئەوەی کە لە ڕۆژنامەیە کە ئەگەر لەو ڕۆژگارانی پێشوە دەرچوو بێ یاخود لە گۆڤارێکە دەرچوو بێ ئەمەی کە ئەڵێم من بەڵگەم لایە ئەم پیاوە هەمووی بینیوە. ئەو ڕەحمان حاجی مارف گەلێک هەفکار و هاندەر بوو ji bo قوتابیên کورد li zankuwa Bexda li beşê Kurdî gelek palpişt bûye edgelwana. زۆر هاوکاریە کرد و یارمەتی ئەیان و بە پەرۆش و حەزیە کرد هەبوو هێزی خۆی بخاتە پێلاوی ئەوانەوە یعنی یارمەتی واوێن بە هەموو ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی ڕووسی خوێندنەکەی وەک ئەوانە نەبێ کە لە ڕاستیە توانایەکی ئەو تویان بەسەر زمانەکە نەشکاوە نەخێر ئەم هەموو ئەوەی کەوا ڕۆژهەڵات ناسەکان لەبارەی زمانی کوردی و لەبارەی کوردەوە نووسیبێتیان ئەوانی هەموو خوێندۆتەوانێ جگە لەوانی کە خۆماڵی ئەوانی کە کورد نووسیبێتی. دژیانە خۆدا نزیکی 30 پەرتوک و سەدان گوتار و لێکۆلین و چەندین پەرتوک و گوتارên وەرگێڕای دەربارەی زمان و ئەدەب و کورتناسی و ڕەخنە و فەرهەنگنووسی پێشکێشی پەرتوکخانەیە کوردی کردە. لە هەموو ڕێکەوە لە ڕوو زمانەوە تقریباً 5 بەدی دەرکردو 5 کتێبی دەرکردووە 5 کتێب لەسەر بەزر ڕزمان ناو و ئاوەڵدا و کار و کردار و ئەمانە هەمووی لەسەری نووسیوە. بە دڵنیاییەوە تۆ ئەگەر سەرنج بێ ئەو خەرمانێک کتێبی هەیە لەبارەی ڕێزمانی کوردیەوە بە هەموو ئاستەکانەوە لەبەرەوە تۆ کەسێک کە بێوە خوێندنێکی ئەکادیمی بخوێنێ ناچارە کە ئەبێ پەنابێتە بەر کتێبەکانی ئەو ڕەحمانی حاجی مارف.
بەرهەمێن ئەوڕەحمان حاجی مارف گرنگی و تایبەتمەندیا خوا هەیە و یێن بینە هێڤێنێ چەندین پەرتووک و گۆتار و ڤەکۆڵینێن دیترێن زانستی. تو بڵێم گەورەترین خزمەتی کردو بە مەکتەبەی کوردی، چونکە ئەو بەسادیرە ئەو سەرچاوانەی کە ئێستا استیفادی لێکە قوتابی بۆ هەموو شتێک، بۆ خوێندەکەی، بۆ دکتۆراکەی، بۆ باستەرەکەی ماجستەرەکەی کە وەریەگرێت زۆربەی بۆ سەرچاوە بەکاری هێنن. لەبەرەوە خوێندکار ئەتوانێت کاتێک ئەوڕەحمانی حاجی مارف بخوێنێتەوە تا ئەو کاتێک کە ئەو کتێبەی نووسی بێ، بۆ نمونە لە سەر ناو، لەسەر جێناو، لەسەر چوزانم کار، ئەتوانێت هەموو ئەوەی پێشتر کە نووسراوە بتوانێت بگەڕێتەوە سەر سەرچاوەکانیان. نەهاژی نویسینێن وی لە قوتابخانە و زانکوان ئەتهێن خوێندن و نرخ و پیتەپێدانێک تایبەت هەیە، پڕانیا خودان پێنووسان لەسەر ئەزمانێ کوردی مفای لە ژێدەرێن ئەوڕەحمانی حاجی مارف ئەدبینن. ئەنجا ئەم هەر نهاتووە بۆ نمونە شتەکان بگوێزێتەوە، نەخێر ئەم ڕاوەی ئەو شتانەمان بووەکە لایەنی پێکانی ئەو نووسەرەی پێشتر کە نووسیوێتی، هەر لە سەعید سقی کابانەوە، هەر لە بەهەشتی تۆفیق وهبی بەگەوە، هەموو ئەمانە ڕاوەشی کردووە کە ڕاستی پێکانەکەی لەکوایە و سەرکەوتنەکەی لەکوایە، لەکواشە کە ئەشێ بڵین بە هەڵا چووە. ئەلفەکەی تەواو کرد، ئەوانی کە بابوو، بەڵام حتا وتی بە چاپیشم گاردن، لەسەر چاپیش هەبوو، خۆی بە منی وت، وتی لەژێر چاپە ئەوە تەواو بێتەوە. ئیتر نازانم ئەسەری دیار نەما، نازانم چی دیار کەوت نەما، بەڵام باقیەکەی کە هەی بوو لە ماڵە کە باڵی چۆڵ کرد، داگیریان کردبوو چوونە ناوێ و هەچی مەسادیر و هەچی کتێب و هەچی شتی هەیە سوتانی بوویان. بەرهەمێن ئەوڕەحمان حاجی مارف ئەتپڕن لە داهێنان و بابەتێن نوێی، هەموو دەما وی ملدایە بەر ئەوان کوژیێن ئەزمانی کوردی یەن کەسێ قسە لەسەر نەکردبیتن یان کێمترین ژێدەر لە دوور هەبن. لەبەرەوە ئەبینی ئەم پیاوە قەڵەمێکی بەبڕشت، ئەکادیمیەکی ڕاستەقینە و کەسێکی خاکەڕا، لەبەرەوە ناکرێت تا ئەو ڕۆژەی کورد بمێنێ کە باسی زمانی کوردی بکرێ، باسی ئەوڕەحمانی حاجی مارف نێتە ناوانە. کتێبخانەیە کوردی گەلێک پێتوی بە بەرهەمێن ئەوڕەحمانی حاجی مارف هەبوو، بڕیا وەرگێڕانێن خۆژی دەهان کورتناس و زمانناس و نویسەرێن مەزنên جیهانی بە خوێندەڤایên کوردانە ناساندن. ئەنی من تەنانەت یەکێک لەو ئاسانی کە ئاستی واتایە و لە ئاستی واتاشە تۆزانی سیمانتیک و پراگماتیکمان هەیە، ئەم لە بابەتەکانی خۆیە ئەگەر چی بە ناونیشانێکی تایبەت داینەناوە، بەڵام من لە نامەی دکتۆرایە قسەم لەوە کردووە کە مامۆسای پایەبەرز ئەگەر چی بە ناونیشانێکی تایبەتی داینەناوە، بەڵام لە دووتوێی کتێبەکانی خۆیە باسی لە هەلومەرجی کارکردنی پراگماتیکیانی زمان کردووە. پشتی ژیەک درێژ بۆراندی لەسەر نویسین و خزمەتە ئەزمانێ کوردی دیڤدا ئەوڕەحمانی حاجی مارف بڕیارێ دەدە کۆ فەرهەنگەکە کوردی بەرهەم بینیت. وەڵا خۆی زۆر 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 حەزی ئەکرد فەرهەنگێکدا بنێت کە لەوێنەی کەم بێت لە هەموو ڕوویەکەوە، هەموو شوێنێکە گەڕا، هەموو ژنێکە گەڕا بۆ وشە، بۆ کەلیمە وەکو گەریدەیەکە گەڕا، ئێران، تورکیا، خانەقیم، بەسەر شارەکانی هەولێر، زاخۆ، ئەمانە هەموو ئەگەڕا بۆ وشە کە وەریگرێت و بەکاری بێنێت و ئیستیفادەی لێ بکە بۆ فەرهەنگەکەی. دووشت هەیە لە کوردیە لای کورد تا ماوەیە لەمە بەر تێکەڵکردنیەکە بوو، ئێمە وشەدان هەیە و فەرهەنگ هەیە. وشەدان جیاوازە لە فەرهەنگ شێوەی زانستی هەیە، نووسینی فەرهەنگ شێوەی زانستی هەیە، تەنیا کۆکردنەوەی وشەکان نییە. من نامەوێت ناوبەرم، بەڵام زۆرێک لەوانەی کە ئێمە هەمانە زۆریان ئەکرێ بڵین وشەدانن، بەڵام ئەم پیاوە لەبەرەوەی خۆی لێیە کاری لەسەر فەرهەنگ کرد. فەرهەنگە کوردی خەونەکە مێژینەیە ئەوڕەحمانی حاجی مارف بوو، دەمەکێ
مژیلی نویسیناوێ فەرهەنگێ بوو بەلێ بە سەدەما نەساخیێ دیر کەفت لە کارێ خوا شەو تا بەیانی بڕوا بدات شایەکەوە یا بدە گڵۆپێکەوە دا ئەنیش بە زەڕەبین ئەگەڕا چاوی نەیەبینی چاوی بتوانەی نەبوو خۆی ئەڵێ زەلیلی چاو بووم خۆی ئەڵێ لەگی دەکە ئەڵێ زەلیلی چاو بتوانێت نووسینم نییە لەگەڵ ئەوەشە وازی نایەنەوە جۆشیدا حتا دکتۆری وتوی بابە ناتوانانی شت زۆر بخوێنێتەوە ئەمانە ئەبێ خۆم بەخشکەم لە پێناوی ئاواتەکەمە کە ئەبێ بێرمەدی کەویش فەرەنگەکانی و بینەکانی لەبەرەوە ئەم زۆر مەبەستی بوو کە کارێکی زانستانە بۆ فەرهەنگی کوردی بکە و تەنانەت بە ناوی یەکێک لە جگەرگۆشەکانی و بە ناوی میدیاوە ئەو بەتەما بوو کە فەرهەنگێکی زۆر فراوان بۆ کورد ناوێ فەرهەنگاوی میدیا بوو بە 25 بەرگان پێکت هات بڕێوشینێن زانستی و فەرهەنگ نووسی داڕشت بوو بە پشبەستن بە یاسا و دەستورێن بیاوێ فەرهەنگ سازیا پەیوێ و واتایên wê سەرمەست بوو بەوەی کەوا بەهەشتی زەبیحی لە بواری فەرهەنگا کاری کرد و تەنیا دوو بەرەک چاپکرا و دوایی بەعس زەبیحیان لە ناو برد چۆن بڵێ نەشمان زانی گۆڕی لەکوێ بەڵام ئەوترا کە 6 بەرگی تەواو کردووە 6 پیت بەڵام دوو بەرگی نەبێ ئەوەکانی تر چۆن بڵێ حکوومەتی ڕژێمی بەعس هەرونی کرد کە دەستی بەسەراگرتە بوو. ئەوڕەحمان حاجی مارف نزیکی 40 ساڵە وەک خزمەتکارێ شەهرەزا و دلسوز شەو و ڕۆژکردنە ئێک داک و بکاریت خزمەتە کەلتور و زمان و فەرهەنگا کوردی بکات. بەڕاستی لەو بابەتە نەبوو کە خۆی بابا بەسەر خەڵکا کە ئەم کاری کردووە کە شەو نخۆنی کردووە بە دیار وشەی کوردیەوە بۆیە زۆر خاکەڕایانە لە گەڵ ئەو هەموو بەرهەما کە بەرهەمەکانی زۆر بە پێزن زۆر پێویستی نەتەوەی ئێمەن ئەم دەقەی هەیە. دەربارێ خەمخۆری و دلسوزیا خوات بێژە کۆلەوارم و هەر هندەم لە دەست دێت خۆزگەکاری گەورەم لە باردا بوایە خەجاڵەتی قاپی دلسوزی ملەتەکەمم کە هێندە دڵپاک و لە خۆبردوون دەست بە ڕۆمەوە نانێن ئەو جوورە دیاریانەم لێوەردەگرن. ئەم ئەڵێ کە ئەو دیاریانەم لێوەرگرن کە گوایە هیچ نییە بەڵام چی ئەو دیاریانی ئەو وەگوتم شتێکە لە مێژووی زمانی کوردیا ممکن نییە تا نەتەوەی ئێمە بمێنێ ئەو نووسینانەی ئەو نەمێنێ. لە شەڤە 7 لە ساڵە 2007 بە سەدەما کارەساتەکە دڵتەزین گیانێ خوا سپارد و ڕەحاوی چوو دەفیەزدانێ دلوڤان. ئەتە کەرگەڵان داشت بوو ڕەوانی کردبوون هاتبوو لە جادەکە بیپەڕێتەوە هاتووە کە گەڕابوو لە کاتی گەڕانەوەی لە جادەکە سارێک بە تیژی هاتبوو لێ یابوو لەگەڵ خێزانەکەشە خێزانەکەی چوو بەسەر شۆستەکە لەمی یابوو تدازم شتەکە لەوە دەستی ئەم خەز بوو بێت نەبوو بێت چوو سارەکەت لایەتی پێوە نەبووە. ساڵانێکی زۆر لە بەغاژیە بەڵام کاتێک کە هاتەوە ناو خۆمان کە لێمان ڕائەبینی کەوا زۆر کاری جوانتر و ڕشتر و ئەکادیمیانەتر پێشکەشکە بەداخەوە لە ڕووداوێکی هاتوچۆیە ئەو بوو بە قوربانی. ئەزمان و فەرهەنگا کوردی هێشتا پێتڤیەکە زۆر بنویسینێن ئەوڕەحمانی حاجی مارف هەبوو هێشتا چەندین کارên دیتر مابوون کۆ پێختە سەر خەرمانە زانستی و پەرتوخانەیە کوردی بەلێ قەدەرێ ڕێک نەداوی. جانی شاد بەڕاستی ئەو سەربەرزیە بۆ خێزان و بنەماڵە و جگەر کۆشەکانی و ئێمە هەمومان چونکە ئەو کاری ئەو کردوەتی وەگوتم تا کورد بمێنێ ئەو کارانەش ئەمێنن. هەتا ماوین هەمومان فەقری پێوەکەین چون ژێگای شارازی فەقری هەمومانە چون سەری هەمومانی بەرز کردوێتەوە ئینسانێکی خۆبەخش بن سارێک نەبوو کە بۆ خۆی بژی قەت بۆ خۆی نەژیاوە.
بێت.